لبرنامج سكوي جنزان وصلاوتان لبيت من مصطفى مقصود أمرك توريشي جريج وانيا كباسي لي وإذا كان أيش جنزو هالبجاردن أب كجنز رولشي جريج دجرد هالبجاردن دا بيتا هالبجاردن كان نزيك دبيني وبوي بيسا جنزان برشي سرشي خوان هالبستن بجدار من دبروسي هالبجاردن دا ليستاج دا كومالي هارم لقل دا كجفتي قول السر بابتي هالبجاردن دا كي لبرنامج سكوي جنزانوا صلاوتان ليبي من سيداد برهانم هالبجاردن هم مافا هم أركا هوادارم سوكو ماف سوكو أرك بجداربن لبرنامج سكوي جنزانوا صلاوتان ليبي أزلينا سليمان بجدارم لم برنامج ياكردوا داوال همو تاكيك دكام كبتن بجداري لم بروسيب كاتن چون که دنگی هر تاکیکتان لم هرمی کردستان نتوانی کردستان آودان تر بکاتوا. سلام هاوران لبرنامج کتری سکوی گنزان من یوسف قاسم تابی زانکو لەگەڵتان دەبم لە پێناو کوردستانێکی خۆشگوزەران و سەقامگیر دەنگ بدەن. سڵاو هاوڕێیان من داهێنزرا بەشداریم کردی لە بەرنامەی سەکۆی گەنجان تایبەت بە هەڵبژاردن و گەنج هیوادارم گەنجانیم ئاستی هۆشیاریان بەرز بێ و بەشداری هەڵبژاردن بکەن و بچنە سەر سندوقەکانی دەنگدان. هاوڕێیان بەخێر بێنەوە خۆشحاڵم لە بەرنامەی وشتری سەکۆی گەنجان بە دیداری ئێوە شاد دەبمەوە هەروەکو دیارە بەرنامەکەی مەستایلێکی گەنجانەی هەیە بۆ بەڕێبردنی ئەو پرۆگرامەمان من داهێخان پێشنیار دەکەم هیوادارم ئێوەش قبوڵی بکەن. زۆر سپاستان دەکەم زۆر سپاس لۆ دەرفەتا کە داتان بە من بێگومان ستایلی بەرنامەکە وایە زیاتر گەنج و باسی گەنج دەکرێت و گەنج ڕۆڵی گەنج تێدا باز دەکرێت ئەو جارێ ئێمە باسی هەڵبژاردن بکەین چکە ماوەی کەم هەڵبژاردن هەرمی کوردستان دەکرێت لە بۆ خولی شەشەم ئەوجە پێم باشە لەسەر و بابەتە قسەی بکەین ئەگەر ئەنگۆش کێشەتان نەبیتن گەنج و هەڵبژاردن پێک دەبەستینەوە زۆر باشە کەواتە با دەست بە پرسیارەکانمان بکەین بۆ نمونە کاک سیدات ڕابۆ چوین تو چێ لەسەر ئەوەی کە هەڵبژاردننی داهاتوو گەنج دەتوانین چ ڕۆڵێک تێدا بجێڕیت گەنجان هەمیشە پێشەنگن لە گۆڕانکاری لە هەموو کۆمەڵگایەک گەنجان دەتوانین بڵێن سەرمایی ئەم نیشتیمانن گەنجان دەتوانن کۆمەلگا بەرەو پێشەوە بن دەتوانن کۆمەلگاش بەرەو دواوە بن بۆیە گرینگە لێرەدا گەنجان بەشدار بن لە هەڵبژاردن کە هەڵبژاردننی خولی شەشەم ڕێژەیەکی باشی گەنج تازە دێتە ناو پرۆسی هەڵبژاردن مافی هەڵبژاردنیان هەیە دەتوانین بڵین لە کۆی 3 ملیۆن و 789 کەس کە مافی دەنگدانیان هەیە لەم هەڵبژاردنەدا 73539 کەس یەکەم جاریەتی بەشدارە بێ لە ئەو زۆر گرنگە ئەوە دەرخەری ئەوەیە کە بەجێرەی داتاکانیش عینەک بڵێن دەرخەروەی بەژێرەی داتاکانیش بێتن هەرێمی کوردستان کۆمەلگایەکی گەنجیە بە شەر و زۆر دانیشتوان هەرێمی کوردستان گەنجن کە ڕۆڵش سەرشیان دەبێتن لە هەڵبژاردندا گەنجڵی هەموو کۆمەلگایەکە نەک هە لە کوردستان دینامۆیە یعنی کۆمەلگا دەجوولێنێتین گۆڕانکاری دروستەکە کاوەکو جەنابیشت ئاماژەتان پێدا ئەگەر سەیری مێژوو بکەم گەڕنەوە مێژوو دەبینین لە تەواوی شۆڕشەکانی دنیادا گەنج سەرڕم بووە سەرڕمی پێشکەوتن و گۆڕانکاری بووە بۆیە گەنج ڕۆڵێکی سەرەکی دەژێڕیتن لە هەڵبژاردنەکاندا بۆیە کە بتوانێت گۆڕانکاری دروست بکاتەوە داوڵە کاک مستەفا هەر لە سەرم تەوەرە من یەک ئامۆژگاریم بۆ گەنجانێ کاکسیراد ئاماژەی بە داتایەکی زۆر باش کرد 80% بەشداربووانی ئەم هەڵبژاردنە گەنج دەبێت بۆی من ئامۆژگاریم ئەوەیە گەنجان بە شێوەیەکی زانستی بە شێوەیەکی ئەکادمی بربژێرەکانی خۆیان هەڵبژێرن نەکەونە ژێر کاریگەری بنەمای خێڵەکی و عاشیرەتگەری بە هەمان ئەو بابەتێک کە ئەوان باسییان کرد ئەمە دەبینین کە گەنج ئەوەی کە باسمان کرد گەنج چەند گرینگە و ڕۆڵی زۆر کاریگەر دەتوانانی بجێڕی لە هەموو کۆمەڵگایە بەڵام لە کۆمەلگایمە بەداخۆ ئافرەتیش کەمێک ئەوە کراوە ینی پاراوێست خراوە ئەجە پرسیارە لە تو دەکەم لیناخان بە بۆچوونی تو ئافرەت یاخود کچانمان دەتوانن لەو هەڵبژاردننی داهاتوو چ ڕۆڵێکی کاریگەر بجێڕن مەسەرەن ئێستا چەندین جاری دیکە هەری هەبوو بستە هەڵبژاردن و بەشداری بکە بەس نەچووە ئەتو قسە چێ لە بۆ ئەوان ینی ڕێنمایی چێ لە بۆ ئەوان بەشداری بکەن و بە گروتینێک کە جیاوازتر لە هەڵبژاردنەکانی دیکە ئەو هەڵبژاردنە پڕ بە پیستی خۆی بە هەموو ڕوویەکەوە باشترین هەڵبژاردن بێ
بەڵێ دایان خان لێرەدا وای دەبینم کە گەنج داینەمووی کۆمەڵگەیە و بەشێکی سەرێکی کۆمەلگاکەمان گەنجە دەتوانین بە هاندانی گەنجەکانمان لەم پرۆسەیەدا بازاری هەڵبژارنەکە گەرمتر بکەین ئەمەش ئەم هاندانە وا دەبینم بیر و بۆچوونی گەنجەکانمان وەربگرین بۆ ئەوەی زیاتر بەشداری لە هەڵبژارنەکان بکەن و کار لەسەر بیر و بۆچوونەکانی ئەوان بکەین ئافرەتەکانی شیچیان کەمتر نییە دەتوانن شان بەشانی پیاوەکان لە هەڵبژارنەکاندا بەشدار ببن و وای دەبینم لەو خولێکە بەڵێ لە خولی شەشەمدا دێتن بە گوڕوتینێکی زۆرەوە ئافرەتەکانیشمان کچەکانیشمان بەشداری لەم پرۆسێ بکەن بە ئەکیدیەوە دەتوانین ئەو هەڵبژارنەوەکو ئاشکردنەوە لێ بکەین بۆ نمونە دەتوانین بڵین چۆن گەنجان ئاش بکەینەوە بۆ بەشداریکردن هەڵبژاردن واتە بۆ شێوەیە کە گەنجان بتوانن بەشداری بکەن خۆش کاپتن خۆش بکاکە کو گەنجەکانمان بەشداری پێ بکەین جیاواز لە جارەکانی دیکە بۆ نمونە جارەکانی دیکە لەبەر هۆکارێک دەنجاندابی یان لەبەر کەسێک چوو بن دەنجاندابی بەس ئەو جارەوە باوا بکەین کە تێبگەن لە هەڵبژاردن بزانم پرۆسەی چەند گرینگە بزانن کە پرۆسەکە هەمومان لەسەرمانە تێدا بەشداری بکەین وەکو ئەوەی کە کاک مستەفا قسەی لەسەرکردن ها و باست کرد کە ئەرکە یاخود مافە ئەگەر بە کورتی لەسەر ئەو بابەتە قسەمان لە بۆ بکەی کە هەڵبژاردن وەکو ئەرک و مافەکەی کە باست کرد بابەتش زۆر باش بورژان کە پێویستە گفتوگوی لەسەر بکەن سەرەتامە پێویستە ینی هەموو تاکەش کۆمەڵگای کوردی ئەو پرسیارە ئاڕاستی خۆ بکە بۆچی ئێمە بەشدار بین لە هەڵبژاردن هەڵبژاردن ئەرکە مافە هەم ئەرک و مافیشە و هەندێکتر پێویشیان وایە کە یاساییشە ئێمە دەتوانین بڵێن کە گەنجەکانمان یاخود تاکانی ئێمە ئەوانەیە کە مافی دەنگدانیانێ بەشدار بوون لە هەڵبژاردن دەتوانن هەڵبستن بۆ ئەرکە ئەو ئەرک و مافە یاساییە کە لەسەریانە جێبەجێ بکەن کاک یوسف هەر هەمان پرسیاری لە جەنابیش دەکەمەوە بە بۆچوونی تو لە خولی شەشەم گەنجەکانی ئێمە کە چەندە بتوانن چەندە کاری جوان دەکەن چەندە کەسانی چالاکن چ دەتوان ڕۆڵێک بجێڕن لۆی هەڵبژارنی ئەو جارە جیاواز لەگەڵ هەڵبژارنەکانی پێشووتر یاخود ئاستی هۆشیاری گەنجانمان چۆنە لە ئەوەی لە بەشداری بکەن لە هەڵبژارنیدا هاتوو بە شێوەیەکی زۆر باش بەڵێ ئەگەر من چاوێک بە مێژووی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا بخشێنینەوە دەبینین خول لە دوای خوڕێژەکە بە شێوەیەکی زۆر بەرچاو دێتە خوارەوە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە بایکۆتی هەڵبژارنەکان بکەین و نەچینە سەر سندوقەکانی دەنگدان لەبەر ئەوەی بە بۆچوونی من ئەگەر منی گەنج و تۆی گەنج بایکۆتی هەڵبژاردن بکەین ئەوە ئێمە ناتوانین ئەم دۆخی ئێستا کە خوڵقاوە چارەسەر بکەین ئێمە بینیمان لە غیابی پەرلەماندا ساڵ و نیوێکە کلێنێکی بۆشایی یاسایی بۆ هەرێمی کوردستان دروست بووە چی کەم و کوڕیەکەیە بۆیە دەسەڵاتی یاسادانان بە بۆچوونی من بە هەموو کیماس و کەم و کوڕیەکانەوە بەڵام ئێستاش دەستگایەکی باڵای یاسادانانە دەتوانێت ژیانی گەنجان و ژیانی تاکەکانی کۆمەلگاش مسۆگەر بکات ئەمە شتێکە دەڵێن بۆ نمونە ئێستانێکە ئێمەی گەنج یاخود تاکانی کۆمەلگای کوردی ئەگەر بەشدار بن لە هەڵبژاردنەوە دەتوان ئەو بۆشایی یاساییەی کە لە دوای 11 شەشەوە لە هەرێمی کوردستان دروست بە پڕی بکەنەوە ئەگەر هەر ئەویش باسی ئەو بابەتە بکات کە ئەوەی کە ڕۆڵی گەنج ئافرەتەکەی کە باست کرد زۆر باش بوو کە دەبی ئافرەت هۆشیار بیتەوە ئافرەت بە جۆرێکی دیکە ئەو جارێ بەشداری هەڵبژاردن بکات بەڵام گەنج ئێستا ئەمە چەندین قوتابی دانەمەزراومان هەیە بۆ نمونە یان چەندین کەسمان هەیە کە تازە زانکۆی تەواو کردووە ئەوانە دەتوانرێن بە چ ڕێگایەک هۆشیار بکرێنەوە لە ئەوەی بیستیدا یاخود ئەو ڕۆژێک کە دیاری کرا لە بۆ هەڵبژاردن بچن دەنگ بدەن بچنە سەر سندوقەکانی دەنگدان بە هۆشیاریەوە دەنگ بە کاندیدەکان بدەن بۆ نمونە ئێستا پرسیارێک لە گەنجان بکەین ئەتوو پرسیارەکەی لەتوو دەکەم ئەو کەسی هەڵی دەبژێری بۆ ئەوەی ئەو کاندیدی کە تو هەڵی دەبژێری لەوەی بستە پەرلەمان دەنج و بخاتە پەرلەمان پێت باشە کوڕی یان کچی فلان عشیرەت و فلان کەس بیتن بە نازناوەکەی بناسرێتەوە یاخود ئەزمموی کارکردنی سیڤەکەی باگراوندی ئیشەکانی لات پێوەرە لێرەدا وای دەبینمدان خان کە ئەو کاندیدەی کە تو دەستنیشانی دەکەی بۆ ئەوەی بستە خولی شەشەمی پارلەمان دەبێت ساڵاک و ئەکتیڤ بێتن لێ هاتوو بێتن زیرەک بێتن و ئەو مێژە پڕ لە خەباتێکی ئێمە هەمانە شارەزایەکی باشی لە هەبێتن وەکو دیارە لە هیچ شوێنێکی دنیا ئەوە نەبووە کە تۆ بتوانانی هەموو پێداویستەکانی
هاوڵاتیان پڕ بکەیتەوە بەڵام دەکرێتن تۆ خزمەت گوزارێک پێشکەش بکەیت بوون لە ڕێگەوبانێکەوە بێتن بەڵام ئەمە شەرت نییە ئیلا تۆ لە شارێکی گەوری بکەیت دەتوانانی لە گوندێکیشەوە بکەیت بۆ نمونە هەندێک لە گوندەکانمان هەیە بە پیشەی کشت و کاڵیەوە خەریکن دەتوانێت لەم بوارەدا هاوکاریان بکەیت بۆ ئەوەی زیاتر بەشداریکەن لەم پرۆسێ. دەست خۆش ئێستا کاک سیدا دەتوانێت و ئەومان لۆ ڕوون بکەوە من وەکو گەنجەك تەمەنی دەنگدانم هەیە واتە تەمەنیم تەواو لۆی دەنگ بدەم و دەتوانم بەشداری بکەم کارتەکەشم هینایتەوە لۆی بەشداری هەڵبژاردنەی پێ بکەم کو دەتوانێت قەنەعەتم پێبینی یان هانم بدەی لۆی بچم هەڵبژاردن و بەشداری بکەم و لەسەر سندوقەکانی دەنگدان دەنگ بەو کەسە بدەم کە شایستەیە ئەتوو چ بە من دەڵێ خۆی لە ئەسڵدا کە مەسەلەن ژمارەیەکی زۆر ئێستا گەنجان دەتوانن بەشدار بن لەو هەڵبژاردن لە هەڵبژاردننی خولی شەشەم من وەکو گەنجێک تۆ وەکو گەنجێک یان هەر گەنجێکی تر کە تەماشا دەکەین دامەزراوەی پەرلەمان تاکە شوێنە لە ئەوەی کە ڕاستەوخۆ بە دەنجی خەڵک نوێنەرەکان هەڵدەبژێردرێن و من وەکو گەنجێک ئەوە بەشداری دەکەم لە هەڵبژاردن بۆ ئەوەی نیشتیمانی من ئاوەدان بێ داهاتی وڵاتەکەم بەبێ جیاوازی بەدادپەروەری بۆ بەسەر هەموواندا دابش بکرێت خەڵکەکەم لە ئاسوودەی و کامەرانی و ئاسایش دابژین چونکە بەشداریکردنی گەنجان لە هەڵبژاردن وا ئەکا نوێنەرایەتی پەرلەمان بەهێز بێت کە ئەو نوێنەرایەتیە بەهێز بوو حکوومەتێکی بەهێز دروست دەبێت کە ڕوبەڕووی هەموو ئاڵنگاریەک دەبێتەوە چ لە ناوەخۆ چ لە دەرەوەدا کووا بکەین گەنجەکانمان بە قەناعەتەوە بە دڵخۆشیەوە وەکو ئەوەی کە ئەگەر بچن دەنگ بدەن گۆڕانکاری دروست دەبی یعنی بۆ ڕۆحیەتە بچن دەنگ بدەن خۆی داهێنخان سەرەتا بەیەمان نەڵێن هەر گەنج دەبوو دەسەڵات بەرنامەکەمان هەم گەنجانێ هەم دەمانێت گەنجان هۆشیار بکەینەوە بەڕاستی چکە ئەو بابەتەی کە منیش ئێستادی خەمە ڕوپەیوەندی بە گەنجەوە چۆن لە یاسای هەڵبژاردن پشکی ئافرەت مسۆگەر کراوە دەبوو لە یاسای هەڵبژاردن پشکێکش بۆ گەنجان لام پشکدانراوە لە گەنجان بۆ نمونە ئێستا لە یاسای هەڵبژاردن تەمەنیشی یاسایی دیاری کراوە بۆ نمونە تەمەنی 25 ساڵی کە ئەتو تەمەنی 25 ساڵت تەواو کرد یاخود گەشتی ئەو تەمەنە یاسایی مافی ئەوە تێ خۆت کاندید بکەیت زۆر ڕاستە کاگیوسف ئەمە تاین لێبکانە پرسیارێک تێش دروست بکەیت ئایا پارتە سیاسیەکان چ ڕۆڵەشیان هەبووە لە بۆ کاندیدکردنی گەنجەکانمان کە بە خۆمان دەزان یەکێک لە کەناڵەکانی بەشداری سیاسی هەڵبژاردنە ئێمە پەیتا نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمان کە لە 20 دەکرێت من لە نزیکەوە چاوم با لیستی بەربژێرانی بەشێک لە پارتە سیاسیەکان کەوتووە پارتی سیاسی وە هەبووە یەک گەنجی تێدایە تەمەنی یاسایی 25 ساڵە پارتی سیاسی هەیە ئەوەشی تێدانە تۆ پەرلەمان کە مواسسەیەکی باڵایە تاکە پەیوەندی نێوان هاوڵاتی و دەسەڵات پەرلەمانە ئەگەر گەنج لە پەرلەمان نەبێت بیرکردنەوەی گەنج لە پەرلەمان نەبێت ئەو کەسانی کە ئێستا لە پەرلەمانن چوزانن بیرکردنەوەی من چۆنە ئاخر بیرکردنەوەی منێکی گەنج لەگەڵ ئەندامێکی تری 40 ساڵ 50 ساڵ زۆر بیریشی گەنجانە بۆ چارەسەری بکاتن پێویستە پەرلەمان ئەمە ڕخنەیەکە ئاراستەی ئەمە ڕخنەیەکە ئاراستی پارتە سیاسیەکانی دەکەم یوسف شتێشتریشمانەیە یعنی ڕاستە یعنی ڕخنە دەگرین ڕخنەبوونیان نەربیتن کە دروستکەرەوەی منکردی بەس ئەمە ئێستا دەتوانین باز بکەین مەسەلەن بەشێک لە پارتە سیاسیەکانیش بەشێکی زۆری کاندیدەکانیان گەنجن وا خاڵشی زۆر گرنگتریش هەیە بۆ منە بەشێک لە پارتە سیاسیەکان بەشێشی زۆری یعنی کاندیدەکانیان خاوەنی بڕوانامەن بۆی کە بتوانێت یاسایەکە وەکو خۆی جێبەجێ بکرێتن کاک مستەفا لێرەدا ئێمە ناتوانین یعنی ناکری هەموو کات ئەمە بگەڕێنیتەوە بۆ حیزبەکانەوە چونکە دەبێ گەنجەکانیشمان ئینتیمایەکی نیشتیمانیان هەبێت پارتە سیاسیەکان و هەڵگیری شوناسی خۆیان بن زمانە کللتورە مێژوویە بەڵام ئەو مێژووی کە ئێمە هەمانە بەداخەوە گەنجەکەمان هەمویان بە مێژوی خۆیان نازانن بۆیە ناکرێتەوە هەموو کات لە خۆت بپرسی کە وڵات چی بۆ من کردووە دەبێ هەندێک جار لە خۆت بپرسی کە من بە وڵاتەکەم چیم کردووە شتێشتریشمانی لێرکانە پارتە سیاسیەکان ڕۆڵیان هەیە ڕۆڵێکی گرنگ دەبینی دەوەی کە ئایا گەنجەکان ئیتیمایان بۆ شوناسی خۆی هەبیتن باز ئەمە دەتوانێت شتێشتریش باز بکەن یعنی ئێستانە کە لە هەرێمی کوردستان دوو جیلمان هەیە زیلی پێش خۆمان لەگەڵ زیلێکی ئێستا لە ڕێگایە یعنی ئەوەی بۆیە زۆر زەحمەتە یعنی ئەو گەنجانەی کە لەو جیلەی دێن قەنەحات بەو شتێک بین کە لە هەرێمی کوردستان کە چەندی خوێندراوە چەندی قوڵباری درراوە هەتا گەیشتیتە ئەو دەتوانی هانیان بدەین خۆبەڕێوەریەکە لە کاک یوسفی بکەین چکە ئەو شتان تابیزان کۆی وایە دەتوانێت پرسیارە لەو بکەین یعنی ئەو لەناو گەنجانە لەناو تابیزان کۆیە ناوتەواوی کردیان
ئەتو کە لە ناو گەنجی بەڵێ. و لە ناو قوتابیانی ئەو قوتابیانی کە لەگەڵی شدان ئەکیت هەمووی ماوەی یاساییان تەواو بۆ لەوەی دەنگ بدەن لە ناو ئەو گەنجانی کە لە ناو زانکۆدان ڕابۆ چوونیان چێ یاخود دەتوانیت چیان پێ بڵێ لۆ ئەوەی بیستیدا هەمومان پێکەوە هەڵبژاردندا بەشداری بکەین و دەنگ بدەین خۆی کوردەواری وتەیەکی زۆر جوانی هەیە دەڵێت چەپڵە بە یەک دەست لێ نادرێت ئەکیت ئەگەر من بڵێم بە تەنیا خەتای تاچی کوردیە ئەوە لەوانەیە غەدرم کرد بەڵێ. ئەگەر بڵێم بە تەنیا خەتای دەسەڵاتی سیاسیە لەوانەیە غەدرم کرد بەڵێ. هەردوو زەیهەتەکە و هۆکارن بۆ بێمتمانەبوونی گەنج بەڵام پێوەستە هەردوو لە ڕیفۆرمێکی سیاسی بەخۆیاندا بستنەوە و گەنجانش پێویستە لەم هەڵبژاردنەدا بە گڕۆتین بستنە سەر سندوقەکانی دەنگدان لەبەر ئەوەی وەک ئاماژەم پێدا بە هەموو کیماس و هەڵەو کەم و کوڕیەکانەوە بەڵام پرۆسەی هەڵبژاردن تاکە پرۆسەیە دەتوانێت گۆڕانکاری بخۆکەن بێجگە لە هەندێک لە دیموکراسی بازەوەی دەکات چانسێکە لە بۆ گۆڕانکاری هەڵبژاردن بە بڕوای من هەر لەسەر قسەکانی کاک مستەفا کە باسی ئەوەی کرد هەڵبژاردن مافێکی سروشتیا بۆ هەموو هاوڵاتیان کە تەمەنێکی یاساییان تەواو کردیا بە بڕوای من پێویستە لەسەر گەنج هەڵبژاردن بکرێت بە ئەرک بەشداری نەکردنیان لە هەڵبژاردن سزایان بۆ دیاری بکرێت بۆ ئەوەی گەنجان بەشدار بن نوێنەرەکانی خۆیان هەڵبژێردن چونکە گەنجان دەتوانن نوێنەرێکی بەهێز هەڵبژێرن کە حکوومەتێکی بەهێزی لێ دروست بکەن و ڕوبەڕووی هەموو کێشە و گرفتەکان ببنەوە هەر لە سەقسەکانی کاک سیدا دەتوانین بڵێن دەتوانن حزبەکان لەو هەڵبژاردنە ئێستا بۆ نمونە دەتوانن چ بکەن ئەو حزبانە چاوەکانیان بخەنە سەر گەنجان گەنج ئاش بکەنەوە یارمەتی گەنجان بدەن یارمەتیان دەم بۆ شێوازی کە هەڵبژاردن چارەسەرە هانیان بدەن بەرچاوبوونیان بدەنێ لە یەکێک لە دیدارەکاندا سەرۆکی خولی پێشووی پەرلەمان خولی پێنجەم دەڵێ لایەن هەبووە لە پەرلەمان بە درێژایی ئەو ماوەیە خەریکی ناشرینکردنی دامەزراوی پەرلەمان بووە دامەزراوەکان بەگشتی بڵێ دەڵێ پەرلەمان هیچی پێ ناکرێ ناتوانێت یاسایەک دەربکە ناتوانێت ئەوها بکە دەڵێ لە کاتی نزیک بوونەوەی هەڵبژاردن و لە پرۆپاگەندە و بانگەشەی هەڵبژاردن داوا لە گەنجان دەکان بچن دەنجی پێ بدەن کە ئەمەش خۆی لە خۆیدا کارێکی ناتەواوە دەبی گەنجانمان هۆشیار بن کە بزانن دەنگ بەجێ گەنجانمان هۆشیار بن لەوەی کە بەشدار بن لە هەڵبژاردن و ئەو لایەنە پشگیری ئەو لایەنە بکەن کە خزمەتیان دەکات و سزای ئەو لایەنە بدات کە پشتیان تێدەکە یاخود لەگەڵ لایەنی دەرەچیدا ڕێک دەکەون کە گەنجان زۆر گرنگتان وەرژان ئەگەر بارمەتان ئەگەتوانم کەمێک باسی بکەم هۆشیاری سیاسی زۆر گرنگە لە بۆ کۆمەلگای ئێمە بۆ نمونە ئێستانەکە ئێمە دەبینی بەس تەنها لە کاتی بەڕێوەچوون هەڵمەتەکان هەڵبژاردن یاخود شاڵاوەکان هەڵبژاردن یعنی پارتە سیاسەکان دەست دەکەن بە وشارکردنەوەی تاکەکانمان ئەمە خەڵکە شەستی پێ کردووە زۆر بەداخەوە گەنجانی مەش خەڵکی کوردیش میمۆریەکە هەر سێ مانگە نازم لەویش پێشتری ئەمە بیر ناتەوە هاوڕێیان پێویستە کار لەسەر چی بکرێتن پێویستە حکوومەت بەرنامەیەکی بێ نەک حکوومەت پارتە سیاسیەکان بەهێزەکان و ئۆپۆزیسیۆن و حکوومەتی شەوانەی کە لەدەسەڵاتن پێویستە بەرنامەیەکی درێژخایان هەبێتن یعنی بەرنامە درێژخایانەکەی بۆ ئەوەی گەنجەکانمە وشیار بکەینەوە ئەو زە لە ڕێگای ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیا تا ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندنەوە کاتێک کە کاکسیدات وتی کە دەبێت بکرێتە ئەرک لێرەدا کە هەڵبژارنەکە بکرێتە ئەرک گەنجەکانمان بەداخەوە زۆر بەشدار لە پرۆسەکە ناکەن گەنجەکانمان ئەوە ناگەڕنێتەوە حیزبەکە بەڵکو ئەوەی کە گەنجەکانمان داوای ژیانێکی باشتر دەکەن و بەشدار لە پرۆسە هەڵبژاردن ناکەن بەداخەوە بۆیە کاتێکە ئەگەر هاوڵاتیەکە بەشدار لە پرۆسەی هەڵبژاردن بکاتن نازانێتن کامەلایەن باشە و کامە خراپ ئەوە هاوڵاتیەکە پێ نەگەیشتووە بۆیە کە ئێستا کە دەبینین ئەو لایەنەی ئەو حیزبە سیاسی کە لە دەسەڵاتدای و هەرمی کوردستان بەڕێوە دەباتن دەبینین کە لە سای ئەوانە کوردستان ئارامە و ئاوەدانە بەڵام گەنجەکانمان زیاتر بەشدار لە پرۆسەکە ناکەن گەنجانیشمان هۆشیار بن لەوە تێبگەن کە ئەو هەڵبژاردنە ئێستا بە شێوەیەکی دیموکراسیانە هەڵبژاردن دەکرێت کە ڕوونیشە هەڵبژاردن تاکە ڕێگەیەکی دیموکراسی بۆ دەستا و دەستکردنی دەسەڵات پێویستە بزانن گەنجانمان هۆشیار بن مێژوو بخوێنەوە بزانن ئەو هەڵبژاردننی ئێستا ئەکرێ بەرهەمی ماندووبوون و ناکۆکی و شەڕی ڕابردوو بووە با و باپیرانمان لە ڕابردوودا جەنگیان کردووە لەگەڵ نێارەکانمان بۆ ئەوەی ئێستا بە شێوەیەکی دیموکراسی بەشدار بین لە هەڵبژاردن من دەمەوێتم گەنجی مام ئەو قسانی کە پێشتر جێی لێ بووە کە کاریگەری لەسەریان نەبوو با قسەی دیکە بکەن بۆ نمونە کاک یوسف ئەگە پرسیارەکەی لە تو بکەم بە نوێگەری بچینەوە هەڵبژاردن بە نوێگەری دەنگ بە حیزبەکان بدەین کاندیدی نوێ هەڵبژێرین ئەو نوێگەریە بە بۆچوونی تو باشتر نییە لۆی زیاتر سەرنجی گەنجان ڕابچێشی 100% باشترە و من هەمیشە وتومە بە
کێشەکانی ڕابردوو وەلا بنین بەڵێ. بۆ داهاتوو نوێگەری بکرێ نوێگەری بکرێ بەڵێ نوێگەری بکرێت بە فکرێکی ڕۆشنەوە بە نوێگەریەوە بە ستایلێکی تازەوە بە سیاسیەکی ئەکادیمیەوە کاکە خۆ پەرلەمان گۆڕەپانی WWE نییە بالضبط. تۆ کێشە ململانی سیاسەکان بریتەنی و بالضبط. پەرلەمان دەستگایەکی باڵایە بالضبط. دەبێت لە ڕێگای دەرکردنی یاساوە یعنی ئێستا من سێرم پیادێت ئێمە هاتون باز لە کێشەی گەنجان دەکەین بەڵێ. تۆ پەرلەمانێکت تێ دەتوانێت لە ڕێگای دەرکردنی یاسایەکەوە هەزارەها گەنج بخاتە سەرکار بەڵێ. یعنی من پێشنیارم کردووە نازان بۆ کە جۆمان لێ ناگرێت ئەمە شتێشکەشمانەیە مەسەلە وتەکێ لە دیموکراسی زۆر باوە دەرێ هەڵبژاردن ڕێگایە کە باشترێت لە فیشەر یعنی پێویستە گەنجەکانمە لەسەرەوە کار بکەن خۆی ئامانجی دیموکراسیش ئەوەیە ئامانجی دیموکراسی ئەوەیە یعنی پێویستە ئێمە کار لەسەر ئەو بکەن یعنی کە گەنجەکان هەست بە بەرپرسیارەتی بکەن کە هەڵبژاردن گرنگە ئەرکەکە لەسەر شانی ئێمە دەبێت جێبەجێ لە هەمان کاتکاک مستەفا جێگای خۆشحاڵیە کە لە کۆمەڵگای کوردیدا ململانی نێوان پارتە سیاسەکان کە تا ئەو پەڕی لووتکە ئەڕۆن بە هەڵبژاردن کۆتایی پێدی باز دێرکانە شتێکمانەیە بۆ نمونە لێروکانە کاتێک کە ململانی سیاسی یاخود منافەسی سیاسی ناو پارتە سیاسەکان دروست دەبێتن لەسەر بنەمای خزمەتکردنە بەس بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێستا ئەوە هەیە عن بوتە کللتورێک لە بەشێک لە سیاسەتی ئێمە عن بەشێک لایەنە سیاسیەکان کاتێک کە منافەسی سیاسی لەگەر لایەن یشتر دەکات تەواو عن کێشەکان چاقبەستوو دەبیتن یعنی سیستەمی سیاسی لە شوێنێک دەوەستێتن بەرنامەکەمان بەرەو کۆتایی دەچی بەداخەوە بخۆی بابەتە قسە و باسی زۆر هەڵدەگرین بەس ئەگەر بە شێوەیەکی گشتی و پرسیارە لە هەر چارتان بکەم ئەوەیە کە لینا خان لە کۆتایی بەرنامەکە و پرسیارە دەکەین کە ئەتوو چت هەیە لە بۆ گەنج لۆی بچی هەڵبژارد بستە هەڵبژاردننی و بستە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدە بەڵێدان خان لێرەدا دەتوانین بیر و بۆچوونی گەنجەکەمان وەربگرین بامان شوێکە باسم کرد بۆ ئەوەی کار لەسەر بیر و بۆچوونەکانیان بکەین و ئەو هاوڵاتیانەی کە بەشداری لەم پرۆسەیە دەکەن ئەوەیە کە دەربڕنی ئیرادەی سیاسی حیزبەکەیە بۆ شێوەیەکی چونکە هاوڵاتیان ئەم پرۆسەی وەکو جەوهەرێک دەبینن بۆ داهاتوو بۆ ئێستا و بۆ سەقامگیری سیاسیشەوە کاکسیدات هەمان پرسیار لە تو دەکەم چت هەیە لۆ گەنج لۆی بستە دەنگدان بیستیدا و بستە سەر سندوقەکانی هەڵبژارن و دەنگ بدە بەڵێ لەم سەکوێدا داوایەک لە گەنجان دەکەم تکایەکیان لێ ئەەکەم تکایە بەشدار بن لە هەڵبژاردن ببن بە بەشێک لەو سیستەمە سیاسی کە هەیە ببن بە بەشێک لەو نوێنەرایەتی کە دەچێت بۆ پەرلەمان تکایە دەنجی خۆت بەکەم مەزانە ڕەنگە دەنجی گەنجێک گۆڕانکاری گەورە دروست بکات و خزمەت بە وڵاتەکەماندا بکات دەست خۆش زۆر سپاس کاک یوسف بە هەمان شێوە ئەتوو قسەت چێ لە بۆ گەنجەکان لە خۆمی گەنجەوە دەست پێ بکەم ئەگەر پرسیارم ئاراستە بکرێت من ڕخنم هەیە لە دەسەڵاتە سیاسەکە ئەوە لە وڵامدا دەڵێم بڵێ بەڵام وێڕای هەبوونی هەموو کەم و کوڕی و ئاڵنگاریەکان بەڵام من سوورم لەسەرەوەی بیستی دەبستمە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە بربژێری دڵخوازم بدەم لەبەر ئەوەی تا ئێستا من بۆ چونم وایە پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکە دەتوانێت گۆڕانکاری بخڵقێنێت دەست خۆش کاک مستەفا بە هەمان شێوە ئەتوو لە سۆنگای هەستکردن بە بەرپرسیارەتیەوە بەشدار بن لەو پرۆسەیەدا بۆ ئەوەی بتوانن ئەو بۆشاییە یاساییەی کە لە دوای 11 لە هەرێمی کوردستان دروست بووە پڕی بکەنەوە چونکە لەبەر ئەوەی هەڵبژاردن هەموو بابەتەکانی یعنی هەموو سیستەمی سیاسی پەیوەنددارە بە هەڵبژاردنەوە کاتێک ئێمە بەشداری هەڵبژاردن دەکەین بڕیار لەسەر ئەوەی کە سیستەمی سیاسی بەهێز بێت یاخود لاواز دەست خۆش لە کۆتاییدا منش دەمێ پێتان بڵێم ومژۆ کونگۆ خەمخۆری ئەو گەنجانم بەڕاستی حەز دەکەم هەمویان بەشداری بکەن بە بۆ چوونی من بەشداری نەکردن غەڵەتە بەشداریکردن باشترە واتە ها باش و باشتر هەیە ئەگەر بە بۆ چوونی وان بەشداریکردن نەکردن خراپبی بەخوای نەکردنەکەی خراپتریشە یعنی چەند بەشداری بکەن هەندە باشترە ئەو جلوێ هیوادارم هەمویان بەشداری بکەن دەنگەکەی بە فیڕۆ نەڕوە چونکە ئەکید جێی خۆی دەگری ئەکید ینی ئەو هەڵبژاردن ئەگەر هەنگاوێک بەرەو پێشمان ببات زۆر باشترە لەوەی چەندین هەنگاو بگەڕینەوە دواوە یاخود هەر لە شوێنی خۆمان بین وجودی خۆی بابسەلمێنی وەکو گەنجەک 20 ئۆکتۆبر بچی دەنجی خۆی بدا بەو کەسەی کە شایانی ئەوەیە لە پەرلەمان بتوانی بە خۆشیارەوە ئەکید دەستان خۆش لۆ بەشداریکردنەوە بەرنامە هیوادارین سوودی هەبوو بی زۆر سپاس لە هەمووتان ئەکید.